داواکاری خۆبەخشانی کەرتی تەندروستی ئیدارەی ڕاپەڕین. یەکەم، دامەزراندنی کارمەندانی خۆبەخش و دەرچۆ دانەمەزراوەکان بە شێوەی هەمیشەیی. دووەم، بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین نووسرا بۆ وەزارەتی تەندروستی بەرز بکاتەوە بە مەبەستی دامەزراندنی کارمەند بۆ ئەو ناوەندە تەندروستیانەی لە سنوورەکە کراونەتەوە و بە کارمەندی نەخۆشخانەکانی دیکە کەمی کارمەندیان پێپڕ کراوەتەوە. لە کاتی کردنەوەی دەرگای دامەزراندن ئەولەویەت بە ساڵی دەرچوون بدرێت، هەروەها خزمەتی کارمەندانی خۆبەخش لە بەرچاو بگیرێت دوور لە دەست تێوەردانی هیچ حیزب و لایەنێک. لە دەرئەنجامی دانەمەزراندنمان لەلایەن بەڕێوەبەری تەندروستی ئیدارەی ڕاپەڕینەوە نووسرا و بەرز بکرێتەوە بۆ سەرجەم بنکە و مەڵبەندە تەندروستیەکان و نەخۆشخانە گشتیەکان بەوەی کە نووسرا بۆ هیچ خۆبەخشێک نەکرێت و هەرچی خۆبەخشی سنوورەکەیە بنێدرێتە ماڵەوە هیچ خۆبەخشێک لە بنکە و مەڵبەند و نەخۆشخانەکان نەمێنێت بە ئەنجامی کۆتاییهێنان بەکارکردنی دەرچوانی دانەمەزراو بە شێوەی خۆبەخش.